لسبيني والساعات حبته وعليه لصريرة وسايا 25 سال 6 سال خبات ما كرخولو حارمان نكره وهمان لبي دوای 25 ساڵ خزمەتی وڵات و 8 کاتژمێر سەرڕاگرتن بۆ وەرگرتنی بوتڵی غاز ئەنجامەکەی چوونەوە ماڵە بەدەست بەتاڵی و کڕینی غازی بازرگانیە بە 25,000 دینار. لسبيني والساعات حبته وعليه لصريرة وسايا والساعات سندا والله نوجش منك دي او عسري جواب بانجا او زبط بتاريخ كان دابا ما هو يصدع ما نوصي يعني 25 سال 6 سال خبات ما كرخولو حارما نكره وهمان لبي تلقايش جاني خم لصرا وحاري دانا او تمنى كما او هايا دوك يا شاتي وكيا قصكو كان شوينينا او لما اريان لزادي بيستلاي اساشي حتى لي رسرقت يا لكوراني موتي وزع قومايا غاسنات يا هر جرانكات يا وجبت صفر كاين سندم زارت غازي ثم لبنزي خاني باي بيس هزار متكدي استوى ايشناكا 8500 استا لو هراي ورم نقت يا تا استاش بریکارێکی غاز دەڵێ تەنها 68 غازم هێناوە کەچی سەدان ماڵ سڕەی بۆ وەرگرتنی بەستووە ئەو دەڵێ پێشتر لە هەر هەفتەیەکدا 7 بۆ 10 بار غازمان پێدەدرا بەڵام ئێستا لە هەفتەیەکدا 1 بار غازمان پێدەدرێت واتە پێدانی غازی ماڵان بە بریکارەکان بە ڕێژەی لە 170 بۆ لە 190 کەمی کردووە. ئەم ڕۆژێری وارم بار دەکرد هەفتە بوو 10 بارم بار دەکرد ئێستا من لە سەری ڕەمەزانەوە 4 بار غازیان دادێمە 4 بار 5 بار هەموو ئێستا هەموو دۆست و برادر ئێستا یەک غاز نەمێنێ 100 جوونمان پێ دەدەن 68 غاز دەبی تەوزەکە نیش بەخۆی یەخت بلو خۆمان ئێستا بووە دووەکەی خۆشم نەجێڕایەوە بەخۆی ئارێ وڵە ئێستا وەرە تەماشا سەر ڕێ بگا بەس ئەمنەوە برایان دیارین ئەوەکان کە تەلەفۆنێرەکە داخراوە لە چێ وڵا داخراوە غاز نییە چیانیش دەهینە بەرامبەر بینە بەڕوە ڕوپێی دەرێم لە سەرەی بنزینەوە بۆ سەرەی وەرگرتنی بوتڵی غاز گرانی خۆراک و پێداویستی ناوماڵ و نەوت و بنزین و تا دوایی بەردەوام بەرۆکی هاوڵاتیان دەگرێت و هیچ چارەسەرێکیش نییە. پرسیاری خەڵک ئەوەیە بۆچی غازی بازرگانی بە نرخی گران بەردەستە بەڵام بۆ خەڵک و بە نرخی گونجاو دابین ناکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.